هەر کامێکیان دەسی بۆ ئەبەی زۆر وێرانتر بووە بەداقەوە حتا ئەویشە نێوا بەرلەوا بوو. مثلا بۆ نمونە هەر عێراق و برادەر باسی کردووە لەو شەڕا زیاتر لە ملیۆنی خەڵک کوژران. لەو شەڕا کە ئیمریکا تەحمێڵی کرد بەسەر خەڵکی عێراقا مەسەلەی تایفی و مەسەلەی مەسەبی و مەسەلەی عەشیرەتی هاتە بەرۆ کە زۆر زۆر خەڵکی تیا برد. لەو شەڕا دوای ئەو شەڕا دەستکەوتی بوو بە زینوکردنەوەی مەزهەب و دواکەوتوی و کۆنەپەرستی و تیابردن ژن بە ئەنواع و ئەشکاڵی وەسیلە بە بۆنەی مەسەلەی ناموسی و شەرەف و خانەوادەکەی لێنەپرسین و خۆ 5 ساڵ لەمەوە بەر ئامارێکیاندا لە سلێمانیا کە 3,000 بەقەی هەڵەبجە 3,000 قەبری بێناونیشان هەن کە کەس خۆی ناکا بە ساحیبی. بۆچی؟ بۆ ئەوە جەوێکیان فراهەم کردووە کە هەر ژنێک ئەگەر پای لاردانا ئەگەر شوەکەی بەدڵ نەبوو ئەگەر هەرچێکی کرد کوشتنی پێی ئەو قەوانینەوە لەوێ حکومەکە حەڵاڵەوە ئەیکوژن. ترۆرکردن کۆمونیستەکان ئەو برادەرە و دوێزی جاران ئەگەر لە سەداماتەوە وەرەقەی پێ بواە و کۆمونیستی بواە ئەمیانە کردو ئەی تۆ حساب ئەو هەموو پێشمەرگەی کۆمەڵە و دموکرات و حزبەکان تر ناکەی هەر لە ماوەی ئەم چەند ساڵا بەدەستی کەسانێک وە ئەم حکوومەتە هابە سەردەورۆ هەدایەتیان کردوون و کۆمەکیان کردوون کوژراون. ئەی تۆ هەر ئەم کەسە حساب ئەوە ناکە بەشێک لە خاکی عێراق دەوڵەت تورکیە کوردستان دەوڵەت تورکیە داگیری کردووە بەو جۆرە من لە بیرم بێ 80 تا 84 کیلومتر و نزیک 800 تا 900 تا زیاتر لە 1000 ئاوایی دێ چۆڵ کراوە کابرا حەزیە کرد گیانی بات و ماڵەکەی جێ نێڵێ چڵە مێوەکەی جێ نێڵێ دەشت و دەرەکەی جێ نێڵێ پێیان چۆڵ کردن ئیسە پایگای تورکیەتە بە شایەدی گشتان ئیسا زۆر کەس کە شۆڕشگێڕن زۆر سەختە توانن لە سلێمانی و هەولێر و ئەوە نابن لەو لاوە میتی تورکیە لەم لاوە ئیطلاعاتی ئێران بۆ ئەوە بنیام ئەگەر گەرەکی بێ یەکەیەکەی ئەمانە لە یەک باتۆ ئەبینێت ئەو حاڵ و گۆڕەوە ئەشیا بەوجود بەهاتایە ڕاستەکە دەوڵەمەندەکان زۆر دەوڵەمەندتر بوون وەک مام جەلال وتی لەخوا بە زیابێ ئەو نە ملیاردرمان زۆر بووە نازانم ئەو وەختە هەزاری وت چەندێکی وت ئەی باشە ئەی فەقیرەکەی چی ئەی بێکارەکەی چی ئەی ئەم هەموو بێمەعاشیە چی ئەی ئەم هەموو بێ حورمەتی و بێ دەوای و بێ دەرمانی و بێ جادەی و بێ هەر پێچ ئەو تەلەڤیزیۆنە ئەەکەیت و ڕۆشنیەکەیژێ وەڵایم شەو 3 نەفەر دووکەڵی زۆپا کوشتنی ئەوە 6 نەفەر لەویا بە سەیارە دەعمیان کرد و مردن ئەوە ئەو هەڵسا چوو خەسوو خەزورە و ژنەکەی کوشت ئەوە ئەم هەموو نائەمنیە من وا ئەزانم لەم شەڕا وا ئیمریکا فرۆشتی بە عێراق یەک زەلکاوی بەوجود هاورد کە هەچێ نیروی بێژم ناحاڵی و ڕەش و تێنەگەیشت و بنیام کوژە ڕشتیان کرد میکرۆب ڕشتی کرد ئینسانیەت پاشەکشەی پێکرا بەداخەوە ئەمە ئەو دیاریە بوو کە ئیمریکا ئەو دموکراسیە بوو کە ئیمریکا هێنای بۆ ئێران